فەرماندە مەیدانیەکانی پێشمەگە لە کەرکووک ڕۆڵی هێزی هاوپەیمانان لە پشتیوانیکردنی هێزەکانیان بەرز ڕدەگرن و ڕاشی دەگەێنن. بەڵێنەکانی ئەمریکا بۆ هێزی پێشمەرگە توانستی سەربازی هێزی پێشمەگە لە کەرکووک بەهێزتر دەکات. بە بەردەوامی ئەوان هاریکاری هێزی پێشمەرگی کوردستان لە بواری ئاسمانی لە بواری لۆجستیکیش وە هاتە پێشەوە دوای ئەم سەردانەی کاقوبا تاڵەبانی وەفتەکەی بۆ بەغدا ئەو مژدەیان ڕاگەیاندۆ کە هێزە لیواکانی هێزەکانی ئەمریکا لە ڕێی هەوپەیمانی و دەوڵەتیەوە تەنانەت باسی ئەوە کرێ خواردنی هێزی پێشمەرگی کوردستانش دابین بکرێت و ئەو دوو لیوایەش کە ئێستا لە دوو فەوجیان لە هەفتەی داهاتوە مەشق تەواوەکەن ئەو دوو فەوجە بە هەموو معنایەک لەلایەن ئەمریکاوە چەکدار کراون. وڵاتانی هاوپەیمانان بەگشت و ئەمریکا بە تایبەتی لە سەرەتای شەڕی داعشەوە هاوکاری هێزی پێشمەرگی کوردستانی زۆر بەباشی کردووە. ئێستاکانش بەرنامە و پلانی ئەوە هەیە کە هێزی پێشمەرگی کوردستان ئەو هاوکاری بەم کە لەڕووی چەک و تەقەمەنی و ئێستاکانە دوو فەوجمان فەوجی یەک و فەوجی دوو فەوجی لیوای یەک و لیوای دوو لە تەدری باید لە مەشق و ڕاهێنانایە بە چەکی تازە بە شێوەیەکی مۆدێرن لە ڕووی تەکنۆلۆژیا ئەمریکا هاوکاری باشمانەکە زۆر بەجددیە و زۆر بەباشی لەسەر خەتن و ئەوان هەموو مامۆستاکانیان و ئەوان هاوکاری ئەماکەن. پارێزگاری کەرکووک ژێڕای بەرز نرخانی دوادیداری وەفدی هەرێم لەگە وەزیری دەرەوەی ئەمریکا لە بەغدا و سەردانەکەی جێگری سەرۆکی حکوومەت هەرێم بۆ ئەمریکا هیواداری هاوکاریەکانی ئەمریکا بە زووی بگاتە کوردستان و ئاشکراشی دەکات پێشمەرگە ئامادەیە بۆ ڕزگاکردنی گوندی بەشیر. ئێمە هیوادارین ئەو پارانە بگات بە پێشمەرگە بە زووترین کات بۆ ئەوەی بتوانین داعش لە ناوچەی کەرکووک هەمووی پاک بکەینەوە. ئێمە ئیدارەی کەرکووک هەرچی هەبووە ئێمە کردومانە دواکەوتنەکەی هۆیەکەی بەغدایە ئێمە نین. پێشمەرگە ئامادەیە. وەک فەرماندە مەیدانیەکانی پێشمەگە ڕاشیان گەیان هاوکاریەکانی ئەمریکا توانستی سەربازی پێشمەرگە بۆ پێشەوە دەبات و دۆخی کەرکووکی ژارامتر دەکات. عومەر غەریب، کورسات نیوز، باشووری کەرکووک.